ئەمانێت باس لا یەکێک لە خانمەکانی ژنی کورد بگەین لەوەی کە دەستێکی کارای هەبووە لە بەرەو پێشچوونی کۆمەلگایە ئەوی شاژنی شارە زور عادیلە خانمە. عادیلە خانم یەکێکە لە خانمە سیاسی و دەسەڵاتدارەکانی کورد لە ساڵی 1950 لەدایک بوو. دەسەڵاتداری کارگەڕی و هۆز و جاف و هاوسەری عوسمان پاشا و عوسمان پاشای جاف و کچی عەبدولقادر بەگی ساحب قڕان و دایکی ئەحمەد موختار جاف و دایکی تاهیر بەگی جاف و دوو شاعیری ناوداری کورد بوون کەواتە هەمیشاڵن لەوەی کە دایکەکانن کە ئەتوانن ڕۆڵەکانیان بە جۆرێک پێ بگەێنن لەوەی کا ببن بە ناودارێک و ببن لەوەی کە لە مێژوە بە جوانترین شێوە ناویان بهێنرێت. بێگومان ناودار بن ڕۆحیان شاد بێت جا پەیوەندەمە ژمارەی ژنانی ناودارمان ژنانی کارتێکەرمان زۆر بووە بەڵام لەوانەیە کاتێک ئێمە باسی ژنانێک ئەەکەین کە ئەمانە بۆ نمونە توانیانە کاریگەریەکی زۆر دروست بکەن لە ڕاستیە لانێ هەندێکیان کەسانێک بوو بێتن لە چوارچەوەی خێزانەکانی خۆیان ناتوانانی بێتیان دنیایەک ئیشی جوان بکەم پاڵەوان هەرەوە نیە تۆ بۆ نمونە لە دەرەوە لە ئاستی وڵاتێک بتوانە کار بکە هەندێک جار پاڵەوان ئەوەیە مامۆستا تەلعەت تاهیر ئەڵێڵە ئەمە نەجوان بتوانێت یەک با بڵێن خواردنێکی بچوک لە نێوان مناڵەکانیان دابش بکە کە سیاسیەکانش لە ئاستی جیهانە نەیەتوانی بە شتێکی کارێکی وا گەورە بکەن. اینجا سەحر ئەم ژنە کوردانەی کە ئێمە هەمان بۆ لە ئێستا و لە مێژوشدا نە کاریگەریان هەبوو لەسەر تاکەگانی کۆمەڵگای کوردی بەڵام هەندێکجا کاریگەریان هەبوو لەسەر ئەو کەسانش کە بەسەردان هاتوونەتە هەرێمی کوردستان هەروەکوی کە ئینگلیزەکان پێیان وایە پێی دەوترێت عادیلە خانم پێی دەوترێت شاژنی بێتاجی شارە زور. عادیلە خانم لە بنەماڵەی جافە کە گەورەترین بنەماڵەی کوردستانە و بنەچیان دەگەڕێتەوە بۆ زنجیرە چیاکانی زاگرۆس. بنەماڵەکەی لە دوای تێکچوونی فەرمانڕەوایی منشینی بابان لە سلێمانیەوە چۆتە ئەردەڵان و عادیلە خانم لە ساڵی 1959 لە شاری سنەی پایتەختی ئەردەڵان لەدایک بووە. اینجا لە سەرەتادا زۆربەی ئەو کەسانش هەروەک چۆن پیاوان بنچینەی خوێندنیان لە قورئانی پیرۆزەوە دەست پێ کرد و مامۆستای تایبەتی وەرگرتووە و لەگەڵ ئەوەشدا لە هەڵەبجە هاوسەرگیری کردووە کە هەمیشە لە مێژوودا ئاماژە بەوە ئەکرد کە ڕۆڵێکی کارای هەبووە لەگەڵ هاوسەرەکەیە کە بۆی بتوانن کۆمەڵگەیەکی زۆر باش بەڕێوە بەرن. باڵە بێگومان وە ئەوەش نیشانی ئەدات ئەگەر خاتوونێک پەروەردەیەکی باشی هەبێت لە ماڵەوە پاڵپشتی بکرێت خوێندن بکە بێگومان ئەوە سەرکەوتوو ئەبێت. لە هەموو کاروبارەکانی هۆز و جاف بەڕێوە ئەبات کە ئەمە زۆر بە بۆژنێک لەو سەردەمەیە بتوانێت کاروباری هۆزێک بەڕێوە بەرێت و ناوبانگێکی زۆر باشی لە هەموو شارە زووردا پەیدا کردو و لە ناوچە جیاوازەکانی هەورامان بەگشتی ئەتوانین بڵێن و لە شوێنەکانی دیکەش ئەم کارانەی کا کردوێتی بەگشتی بە باشووری کوردستاندا بڵاو بۆتەوە ڕێزێکی زۆری بۆ ئەو خێڵی کەتیایەتی دروستی کردووە. یەکێکیش بۆ لەوانەی کە یەکەم کەس بووە کە هەوڵی داوە کە بەندینخانە بۆ کەسانە دروست بکات لەوەی کە تاوانێکیان ئەنجام داوە. لەگەڵ ئەوەشە عادیلە خانم زۆر حەزی لە بەرەو پێشخستنی زانست و خوێندەواری کردووە و قوتابخانە و بازارێک و باڵەخانەیەکی گەورەی لە هەڵەبجە دروست کردووە بنیاتی ناوە و لە گوندێکی بچووکی هەڵەبجە دەکاتە شارێکی گەورە و گەلێک باخ و سەیرانگەی جوانی تێدا. ئێسش ئێمە هەرکەبێ بە بەهارستن ناوچەی هەورامان و هەڵەبجە ئەڵێن خۆشترین شوێنە بۆ سەیران لە هەموو وەرزەکانی شابەگشتی. کەواتە عادیلە خانم دەستێکی کارای هەبوو لەوەی کە ئێستا ئەم ناوچەیە ئەوەندە بە جوانی بمێنێتەوانێ. اینجا سەحر لەگەڵەوە و ئاماژەم پێکرد ئەمە تەنانێک لە ناو کۆمەڵگەی کوردیا کاریگەری هەبووە لە زاری مێژوونووسانی شەوانێ عادیلە خانم ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەوەی کە محەممەد ئەمینزەکی بەگ ئاماژەی با هەڵکەوتی هۆشیاری و عادیلە خانم و کاریگەری لەسەر هاوسەرەکەی داوە هەروە بایەخی بەوە داوە کە ئاماژەی بە تواناکانی لە بواری شارستانی و بیناسازی و کاروباری فەرمی کۆمەڵایەتی خێڵەکەی داوە. مێجەرسۆن کە بە شێوەیەکی بازرگانی فارسی و بە ناوی غولام حوسێن شیرازی لە ساڵی 1990 سەردانی هەڵەبجەی کردووە پتر لە 6 مانگ لە ماڵی وەسمان پاشادا لە نزیک عادیلە خانم و تاهیر بەگی کوڕیدا ماوەتەوە بیرەوەری لەو بارەیەوە لە کتێبەکەیدا لە کتێبە ناودارەکەی کە هەمومان نەزانین بە ناوی گەشتنامەکەی تۆماری کردووە بە وتەی مێجەرسۆن پێت عادیلە خانم ژنێکی بێهاوتا و تێگەیشتووە و خاوەن کەسایەتێکی بەهێزی هەبووە. فەرمانڕەوایی ڕاستەقینەی دەڤەری شارە زوور بۆ نەک تەنیا لەسەر ئاسی دەسەڵاتی سیاسیدا بەڵکو دادگای خۆی هەبوو زیندانی دروست کردبوو خۆی سەرپەرشتی دادگاکەی ئەکرد کە ئەمە لەوانەیە بۆ ئەو سەردەمەگە لێ قورس بوو بێت کە ژنێک بتوانێت سەرپەرشتی دادگایەک بکات لەوەی کە دادگاکان بەڕێوە بەرێت و پیاوخراپانی سزا ئەدا.
هەروەها کۆشک و تەلاری جوان و زیندانێکی دروست کرد و بەخۆی سەرپەرشتی دادگاکەی دەکرد و بەڕێکۆپێکی هەڵەبجەی بەڕێوە بردووە. سەحر ئەتوانین بڵێن لەوەی کە ئەم ژنە کار و ئەرک و ڕۆڵی گرنگی هەبووە لەم سەردەمێکەوە هەندێک کاری کردووە کە لەوانەیە ئێسش ئێمە کۆمەڵە ژنێکمان هەبێت کە بوێری نەبێت دەستپات بۆ ئەو جۆرە کارانە بێگومان کە بێگومان ئەرزانین بەشێکی زۆری هەر ئەو پەروەردەکەیەوە کە ژنێک بوێر بێت یان خوا نەخواسەوە بێت کە نەتوانێت دەست بەرێ بۆ کاری گەورە. بەڵێ هەر لە زاری مێژونووسانیشەوە میسبێڵ هەواڵگرێکی بەڕێتانی بووە لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە سەردانێکدا بوو هەڵەبجە لە ساڵی 1920 چاوی بە عادیلە خانم دەکەوێت و لەم بارەیەوە سەبات بە عادیلە خانم نووسیویەتی و دەڵێت ئێمە وەک بەڕێتانیەکان ناکرێت حساب بۆ عادیلە خانم نەکەین ئەو لە ناوچەکەدا باڵا دەستە و فەرمانڕەوایەتی هۆزی جاف دەکات بەتوانە و کاریگەریەکی زۆر زیاتەوەی کە بتوانێت بیری لێ بکەیتەوە وەک خانمە گەورەکانی کورد هەڵسوکەوت دەکات و هەروەها ئەم ژنە کەسایەتێکی سەرسامکەر و سەرنجڕاکێشە و بەچلی کوردیەوە هەمیشە با قەشەنگیەوە دەردەکەوێت. اینجا ئەمەیەکێک بوو لەو نمونانەی کە ئێمە بەجیا لە عادیلە خانم چەندین ژنی دیکەمان هەیە کە ڕۆڵێکی زۆر زۆر کاریگەریانە بۆ لەسەر کۆمەلگای کوردی کە لەوانەیە ئێمە نتوانین ناوی هەمویان بێنین بەڵام هەمیشە نەتەوەی کورد گرنگێکی زۆری داوا بەژنان بۆ ئەوەی کە بتوانن کار و چالاکیەکانیان بکەن.